سڵاوی مەحەمەد نووری و NRTتان لێبێ خۆشحاڵین ئەم شەو لە ڕووماڵێکی تایبەت سەبارەت بە پێشڕەوەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و پێشهاتە سیاسیەکانی ئەمڕۆ تاوتوێی ئەم مەوزوعات دەکەین. ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانی ئەم ناوچەیە بە تایبەت کوردستان هەواڵی تازە و سەردێڕی نوێ بەخۆیەوە دەبینێ. لە ئاستی عەسکەریدا ئەوەی دەیبینین و دەیبیستین و دەیخوێنینەوە سەرکەوتنی هێزی پێشمەرگە و پێشڕەوەکانی هێزی پێشمەرگەیە لە زۆر ناوچەوە و لێدانە لە مۆڵگەکانی داعش و کۆنتڕۆڵکردنەوە و ئازادکردنەوەی ئەو ناوچانەیە کە پێشتر داعش کەوتووە دەست داعشەوە یاخود داعش گرتوو بوونی. هەر ئەمڕۆژ فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و هاوپەیمانان 11 جار موشکبارانی مۆڵگە سەرەکیەکانی داعشیان کرد لە عێراق و لە سووریا. ئەمە لە ڕووی عەسکەریەوە. لە ڕووی سیاسیەوە پەرلەمانی تورکیا ڕازی بوو کە وڵاتەکەی ئۆپراسیۆن لە دەرەوەی تورکیا بکات دژی داعش. تەنانەت لەسەر زاری داود ئۆغڵۆ کە بە ئەندازیاری سیاسەتی تورکی دادەنرێ ئاماژەی بەوەدا ئێمە بە هیچ شێوەیە قبوڵ ناکەین کۆبانی بکوێتە دەست داعش و هەمیشەش هاوکاری لێدانی داعش دەبین و هاوکاری ئەو لایەنانە دەبین کە دەیانەوێت داعش لەم ناوچانەدا دەربکەن. ئەم تەسریحانە و ئەم لێدوانانەی داود ئۆغڵۆ دەرەنجامی خراپی یاخود بڵێین لێکدانەوەی خراپی لەلایەن هەم ئێران هەم عێراق هەم سووریاوە لێکەوتەوە. وڵاتی ئێران لەسەر زاری وەزیری دەرەوە ڕایگەیان کە تورکیا دەبێ بەم بڕیارەی خۆیدا بچێتەوە لەبەر ئەوەی ئەمە تەداخولاتە لە کاروباری وڵاتی عێراقیش و وڵاتی سووریاش. بە هەمان شێوە نووری مالیکی جێگیری سەرۆکۆماری عێراق ئاماژەی بەوەدا کە ئەم کارە و ئەم بڕیارەی تورکیا دژی بەرژەوەندیەکانە و بۆ خۆی دەستێوەردانە لە خاشی عێراق بە تایبەت. هەرچەنە ڕۆژنامەنووسێکی تورکی بە تەنزەوە وەڵامی مالیکی دەداتەوە و پێی دەڵێ ئەی بۆ 24 سەعات سوپاکە و بەرگەی نەگرت. ئەمە تەداخولاتە یا خوشکستی سوپاکەی تۆ. بە هەمان شێوە جێگری وەزیری دەرەوەی سووریا ئاماژەی بەوەدا ئێمە دژی هەر ئۆپراسیۆنێکین کە تورکیا ئەنجامی بدا چونکە ئەمە دەستێوەردانە لە سەروەری خاشی سووریا. ئەمە جانبە سیاسەکەی و لایەنە سیاسەکەی. لایەنە ناوخۆیەکان ئێمە وەک کوردستان بووینەتە جێگای ڕووتێکردنە نێو دەوڵەتەکان، بەڵام وەکو دەبینرێ ململانەکانی یەکێتی و پارتی تونتر دەبنەوە، تەسریح عەسکەریەکانی بەرامبەر یەکتر تونتر دەبنەوە. لەسەر زاری ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئاماژە بۆ درا کە ئێستا یەکێتی هەمیشە تەمەنای ئەوە دەکا پارتی شکست بێنێ لە کاتێکا شکستی پارتی لەو ناوچانە بۆ خۆی شکستی کوردە، شکستی هێزی کوردیە. بە هەمان شێوە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش لە یەکێک لە ڕووماڵەکانی NRT ئاماژەی بەوەدا کە بە هیچ شێوەیەک ئێمە نامانەوێ هێزی پێشمەرگە لە هیچ ناوچەیەکە بشکێ، بەڵام ئەوە پارتین کە بەم شێوەیە ڕاگەیاندنەکانیان هانی خەڵک دەدەن کە ئێمە دژی هێزی پێشمەرگین. بۆ قسەکردن لەسەر کۆی ئەم مەسەلانە میوانداری بەڕێزان لە سلەیمانی بەرزان حاجی برایمی چەرمەگا جێگری مەڵبەندی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەولێرەوە ئەکرەم ساڵح بەرپرسی لقی گەرمیانی پارتی دیموکراتی کوردستانمان کردو. سپاسانەکەین. کاگەکرام ئەگەر سەرەتا بێمە لای بەڕێز ئەو پرسیارە بکەم. پێشڕەوەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەی شەنگال و زومار و یاخود بەگشتی ئەوەی پێی دەوتێ میحوەری پارێزگای نینەوە لە ئێستادا لە چ خاڵێکدایە؟ بە شێوەیەکی گشتی ئەلبەتە لە دوای ئەوەی کە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی هاتە ئاراوە دژ بە لێدانی تیرۆریستانی داعش و هێزی پێشمەرگەی لە تەواوی میحورەکان خۆی ڕێکخستەوە و تا ئەندازەیەکی باشیش چەک و تەقەمەنی پێگەیشت لە تەواوی ناوچەکان ئەتوانین بڵێن هێزی پێشمەرگە پێشڕەوی کردووە و پێشۆچووری بووە
بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزی پێشمەرگە توانی لە سنووری پارێزگای نەینەوە یان لە ناوچەکانی زمار و ڕەبیعە و گوندەکانی دەوروبەری پێشڕەوێکی باش بکا و بتوانێت گورزێکی کوشندە لە تیرۆریستانی داعش بدات کە زیانێکی زۆریان پێ بگەێنێ و ناوچەیەکی بەرفراوان ئازاد بکە. ئەمەش بێگومان کاریگەری باشی ئەبێ لە سەر داهاتووی ئازادکردنی ناوچەکانی تریش چ لە ڕووی معنەوی و چ لە ڕووی لەسەر ئەرزی واقعیش پێشڕەویەکان ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەریان ئەبێ لەسەر ڕوخاندنی هورەی تیرۆریستانی داعش، چونکە لەو کاتەوەی کە داعش لە سووریا و لە عێراقی شەڕ دەکا گورزی کوشندەی ئەوەندەی لە سەردەستی پێشمەرگە لەم ماوەیە بەرکەوتووە، نە لە سووریا و نە لە عێراقیش زیانی بەو جۆرەی پێنەگەیشتووە. بۆیە سەرکەوتنەکانی پێشمەرگە لە بەرەکانی شەڕ کاریگەری ئەوەی گەورەی هەیە لەسەر ئەوەی کە تیرۆریستانی داعش ڕۆژ لە دوای ڕۆژ تووشی شکست بن و کەمتر بتوانن بەرامبەر بە پێشڕەویەکانی هێزی پێشمەرگە خۆیان ڕابگرن. بۆیە باز لەوە دەکرا کە چەند ڕۆژێکی تر باز لەوە دەکرا لە یەکێک لەسەر زاری یەکێک لە پەرپرسە عسکەرەکانی پارتی دیموکراتی کوردستان لەو ناوچەی ئاماژەی بەوەدا کە چەند ڕۆژێکی تر مژدەی گەورە بەڕێوەیە بە تایبەتی لە ناوچەی شنگال و ئازادکردنی شنگال. واتە پێشمەرگە گەشتۆتە حاڵەتێک کە ئیتر پێشڕەوەکانی زیاتر و بەهێزتر بێت و داعشیش ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەی زیاترا بێ. بێگومان وەزارەتی پێشمەرگە و فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی کوردستان پلانیان هەیە بۆ ڕزگارکردنی هەموو ئەو ناوچانەی کە لەلایەن تیرۆریستانی داعش و لە کوردستان دەستی بەسەرداگیراوە یا داگیر کراوە. بەپێی ئەو بەرنامەیە بە تاکید هێزی پێشمەرگەی کوردستان پلانی خۆی جێبەجێەکە و توانیوێتی لە ماوەی ڕابردوودا لە هەموو ئەو ناوچانەی کە ویستوێتی پێشەڕەوی بکە بەپێی پیلانێکی ڕێکخراو توانێتی سەرکەوتن بەدەستبێنێ. بۆیە گومان لەوەدا نییە هەم بە پشتیوانی هاوپەیمانان هەم بە خۆڕێخستنەوەی باشتری هێزەکانی پێشمەرگە پێشڕەویەکان بەردەوامە بێ و بڕوامان بەوە هەیە لە ماوەی کەمی داهاتوودا لە سەرتاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە ئەتوانێ پێشڕەوی باش بکە و هیوای گەورەشمان هەیە لە ماوەی داهاتوو کە زۆر دەخایەنێ تەواوی ئەو ناوچانەی کە تیرۆریستانی داعش لە ماوەی ڕابردوو پێشڕەوییان تیاگرد بوو شکست بخۆن و هێزی پێشمەرگە بچواتەوە زۆر باشە. ئێنە سەرم خاڵە گرنگانە بە تایبەتی کە تۆ ئاماژەت بۆدا نەخشەیەکی دروست لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دانراوە بۆ هێرشکردنە ئەو ناوچانە و قسەکردن لەسەر مەسلەی هێزی هەشتا ئەی لەکوێ ئەم نەخشەیەدایە دێنەوە سەر ئەم لایەنە. کاک بەرزان، پێشڕەوەکانی هێزی پێشمەرگە بەڕێزی جێگری مەڵبەندی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی هێزێکی هەیە ناوی هێزی هەفتایە. سێ محوەری گرنگ، محوەری کەرکووک، جەلەولا، دووز، پێشڕەوەکانی هێزی پێشمەرگە لەو سێ محوەرە لە چه ئاستێکدایە؟ هەست بەوەکەن یعنی بە تەواوەتی داعش لە پاشەکچێدایە، لە تێقوچاندایە، لە ڕاکردندا و هێزی پێشمەرگە ڕۆژ بە ڕۆژ هەڵمەتی جەربەزەتر دەبە؟ زۆر سپاس کاک حەمەنووری. وەڵای من سەرەتا بێ ئەوە بڵێم هەر لە سەرەتایی ئەم وەزعی کە ڕوویدا لە کوردستاندا هێزی پێشمەرگەی کوردستان لەو میحوەرانەی کە جەنابەت باست کرد چ لە کەرکووک وە چ لە دووس وە چ لە جەلەولا لەو دەمەوەی کە داعش مووسڵی گرت لەو وەختەوە ئێمە ئامادەباشی وەکو هێزی پێشمەرگە ئامادەباشی کرابوو بۆ ئەوەی کە ئەو سنوورانەی کە لەژێر دەسەڵاتی ئەو سایکە جێشی عێراقا بوو کە جێشی عێراق بەجێ هێشت بوو ئێمە سنوورەکانی خۆمان بگرین و لە ئەوە ڕۆژی دەست بەکاربوونی هێزی پێشمەرگە لەو ناوچەوە ئێمە لەو ڕۆژەوە هێزی پێشمەرگەی کوردستان لە پێشڕەویدایە شوێنەکانمان گرتووە و خۆتان ئەزانن لە سنووری کەرکووک شوێنێک هەیە لە ئەو میحوەری کەرکووک کە پێڵێن مەلا عەبدوڵڵا هەتایەتە مەنتیقەی تازە ئەو کە میحوەری کەرکووکە مانعێک هەیە لەوێ مانعێکی ئاوە کە ئاوێک هەیە کە لێەوە ئەڕوا وەختی خۆی ئاوێکی تەبیعینە دروست کراوە ئێمە هێزەکانی ئێمە لەو شوێنانە باشە یعنی لەگەڵ کەوتنی مووسڵا ئێوە دەکتان بەوە کرد کە داعش پەل ئەهاوێ
و هێرش دەکاتە سەر ناوچەکانی ئەوەی پێوتێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم. بەتاکید سەرکردایەتی هاوپەیمانەکەتان کە پارتیە درشی بۆ نەکرد. دیارە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی تایبەتمان هەبوو بۆ ئەوە لە ئەوە ڕۆژەوە درێکمان بۆ کردووە کە داعش کە مووسڵی گرت ئەو پەل ئەهاوێ بۆ شوێنەکانی بۆ ئەم درکەتان نەوە چونکە خۆشنگار بێ هەر ناوچەیەکی تر بێ ناوچەی کوردیە بۆ ئەم درکەتان ئەم حەسە سیاسیەتان بە هاوپەیمانەکەتان نەوت کە پارتیە. من دڵنیا دەکەمەوە پێی وتراوە ئاگاداریش کراوەتەوە گوێی نێدایە دیارە هیمالێتێکی تیا بۆ لەو مەسلەیە و قەناعەتی من بە قەناعەتی خۆمەوە ڕێی شخصی خۆمە ئەوان قەناعەتیان وا بووە کە داعش هێرش ناکاتە سەر ئەو سنوورە هێرش ناکاتە سەر کورد بەڵام ئێمە وەکو سنوورەکانی خۆمان پێمان وا بوو داعش کە هاتووە مووسڵی گرتووە هەوڵ ئەدا شوێنەکانی تریش بگرێ کەرکووکی شوێنێکی ئیستراتیجیە هەوڵ ئەدا کەرکوو بگرێ لەبەر ئەوە هێزەکانی ئێمە لە ئەوە ڕۆژەوە لە پێشەوەی دابوون چکە هێزی ئێمە لەوێ هەبووە حکومەتی عراقیش خۆتان نەزانن لەو سنوورە حکومەتی عراقی تیا بووە مەتارەکە تیا بووە و شوێنەکانی تریش لیوای حکومەتی عراقی لێ بووە حکومەتی عراقی لەو شوێنانە نەماوە ئێمە شوێنەکانی حکومەتی عراقیمان گرتووە. پێشڕەوەەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەو سێ محورەن ینی پێشەوەی دەستکەوتی گەورە تۆمار کراوە لەم چەند ڕۆژەدا. ئێمە وەکو باسم کرد لە سنووری کەرکووک ئەو شوێنانەی کە جێشی عراقی تیا بووە ئێمە شوێنەکانی جێشی عراقیمان گرتووە هێزی پێشمەرگە لەو شوێنانە جێگیر بووە و چەند جارێک داعش هەوڵی داوە هجومیان کردووە تا 18 جار 19 جار داعش هەوڵی داوە پێشڕەوی بکە خۆشبەختانە هێزی پێشمەرگەی کوردستان نەیهێشتووە هێرشەکەیان شکانووە و گەڕانەوە شوێنەکانی خۆیان نەیانتوانیوە بێنە ناو کەرکووکەوە ینی ئەگەر بیان بکرایە حتمما ئەوان هەوڵی ئەوانەدا بێنە ناو کەرکووکەوە لە سنووری دووسیش بە هەمان شێوە ئەوان دیارە پێشتر ئەو شوێنانە خۆتان نەزانن منتیقەی دووس ڕاستە شوێنێکی ئەفومەکەی شوێنێکە کوردستانە بەڵام خۆتە نەزانن لە سەردەمی سەدام حوسێنە ئەوە بە عەرەب نشین کراوە بەڵێ ئەو شوێنانە خۆیان اتفاقیان ئەو ناوچانەی کە ئێستا ناوچەی کوردستانی و بەشێکی کەوتۆ دەدەست هێزی پێشمەرگەوە پێشمەرگە لەو ناوچانە بە خوێن ئەو ناوچانەی ئازاد کردووە و بە خوێن بەرگری لێ دەکات. ئێوە لەوە ناترسن وەکو پێشمەرگە سیاسیەکانتان لە مفاوەزاتە بیدۆڕێنن؟ قسێک هەیە لە کووردا زۆر باوە ئەڵێ ئەوەی لە شەڕ ئەیبینەوە لە مفاوەزاتە بە ئاسانیی دۆڕێنی. جا من حەزەکەم ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوە ئەو شوێنانەی کە ئێمە گرتومانەوە خاچی کوردستانە مادەی 140 لەوەیە بەس لە 2023 هەمان حاڵەت بەڵێ حاڵەتەکە جیاواز بوو ئەو وەختە ئەمریکا لەسەر خەت بوو خۆتان نەزانن کە جێشی عراقی دروست بوو جیاواز بوو لەوەی ئێستا جیاواز نابێ جیاواز نام پێم وانییە قیادەی سیاسی کورد بە حەچیمانە بیر نەکاتەوە و پێم وانیە مساهمە لەسەر ئەو مەسلەیە بکەن کە خاچی کوردستان زۆر باشە پێێنە سەرم لایەنەگرێ باش ئێمە چۆڵی باشە. کاگەکرم درکێکی سیاسی هەبوو لای هاوپەیمانەکەتان کە یەکێتیە کە داعش بە مووسڵەوە ناوەستێ بەڵکو هێرش دەکاتە سەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیش و هەوڵ دەدا هێرش بکاتە سەر هەرێمی کوردستانیش وەکو باز دەکرا ملیا بوو بەرەو هەولێر بێت. ئەم درکە سیاسیە بۆ لای ئێوە نەبوو؟ جارێ من بۆ پێی کە بەرپرسیارەتیم لە سنووری گەرمیانە ڕەنگ بێ شارەزاییم باشتر بێ لە ئەو زانیاریانەی ئەو بەڕێزە ئەو شەڕانەی کە لە ناوچەکانی جەلەولا و داقوق و دووسخورماتوو کراوە ئێمە وەکو هێزەکانی پێشمەرگەی کوردستان هێزی هاوبەش بووە نەک هێزی یەکێتی نیشتمانی بەتەنها ئێمە تەنها لە جەلەولا 17 شەهیدمان هەیە کە زۆریان فەرماندە و پێشمەرگەی قارەمان بوونە و لە سنووری داقوقیش لە شەڕی چەند ڕۆژی لەمە پێش بەشێکی زۆری شەهیدەکان پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان بوونە کە ئێستا لە چوارچێوەی لیوایی هاوبەشی سەر بە وەزارەتی پێشمەرگە بەشداری دەکەن. باشە کاگەکرم کەواتە ئێمە قسە لەسەر ئەوە نەکەی کاگەکرم ئەم ناوچە سنووری یەکێتی نیشتمانیە و ئەو ناوچە سنووری کاگەکرم یەک ماوەبەی بە من کەواتە تۆ لا دوایە لەم ناوچانەدا سەرکەوتنەکان دەستکەوتەکان یەکێتی بۆ خۆی ئەقۆزیێتەوە بەی خۆی دادەنیە؟
نەخێر من پێم وایە ئەبێ هەمومان بەرپرسیارەتی نیشتمانی لە بەرچاو بگرین. بەڵام تۆ لە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان لە خانەقین و تاشنگال زۆربەی هێزەکان هێزی هاوبەشن و هەردوو لاتەیدا بەشدارن و هەموو هێزەکانی 78 کە لە سنوورەکانی بەرگری بەشدارن لە ژێر فەرماندەیی وەزارەتی پێشمەرگەن. بۆیە ناکرێ بەو شێوەیە شرۆڤە بکرێ لە فلان ناوچە باشتر بەرگری کراوە لە فلان ناوچە کەمتر بەرگری کراوە. ئەوەی من زانیاریم هەیە لە شێوەی شەڕەکان لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر جیاواز بووە و پەلاماردان و هێرشەکانی داعاشیش لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر جیاواز بووە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە دەرکی بە مەترسی داعاش کردووە، بەڵام شەڕی داعاش لە سەرەتاوە ئاراستەکەی ڕوو لە هەرێمی کوردستان نەبووە، بەڵکو ئاراستەکەی ڕوو لە خواروی عێراق لە ناوەڕاست و بەغدا بووە. تەنها لە جەلەولا لە سەرەتاوە شەڕ هەبوو، ئەو شەڕێش کە لە جەلەولا کراوە بە هاوبەشی کراوە و فەرماندەکانی ئەو سنوورە یەکێتی نیشتمانی ڕەنگ بێشایەتێکی باش بدەن کە پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان چ لە یەکەی هەشتا چ لە لیوای 3 و 5 چەند قارەمانانە لە جەلەولا شەڕیان کردووە و چەندی قوربانیان داوە و چەند پێشمەرگە و فەرماندەی قارەمانمان لە جەلەولا شەهید بوون. کاگەکرم بەڕێز بەرپرسی لقی گەرمیانی پارتی دیموکراتی کوردستانی پرسیارەکە ئەوەیە یەکێتی ڕێگە ئەیە فەرماندە سەربازیەکان یاخود بەرپرسە حیزبیەکانی پارتی لەو سێ محوەرە محوەری کەرکووک جەلەولا دووس سەرکردایەتی شەڕەکان بکەن؟ مەسەلەی سەرکردایەتیش بەڵکو فەرماندەی محورەکان لەلایەن فەرماندەی گشتی هێزی پاراستنی هەرێم کە سەرۆکی هەرێمی کوردستانە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دانراوە. نەک پارتی وەکو حزب یان یەکێتی وەکو حزب فەرماندەی دانابێ بۆ ئەو محوەرانە. زۆر باشە. زۆر باشە بەر لەوەی ئەو پرسیارە تۆ بکەم. ڕاستەوخۆ هێمن مەحموود لە سلەیمانی لە گەڕەکی وڵوبۆ لەگەڵمانایە دیارە شەڕەتەقە چەند کاتژمێر لەمە پێش شەڕەتەقە لە گەڕەکی وڵوبەی شاری سلەیمانی ڕوویداوە. هێمن زانیاریەکانمان پێدەگەێنێ. هێمن سڵاو لێبێ چی ڕوویدا؟ بەڵێ مەحەممەد، ئێستا من لە گەڕێکی وڵوبەی شاری سلێمانیم کە خواروی گەڕێکی وڵوبە دەکا ئەم شوێنەی کە منی لێوە ساوم ئەکەوێتە نێوان گەڕێکی وڵوبە و گەڕێکی شێخ عەباسەوە. کەمتر لە کاتژمێرێک پێش ئێستا تەقەکردن هەبوو لەم گەڕەکەدا. ئەوەی زانەرەکان کە شاید حاڵەکان بێمیان وتووە دوو گەنج شەڕیان بووە، دوجارێکیان بە کلاشیکۆفە بە هەر جۆرێکی تر چەکە لەبەروی شاید حاڵەکان بۆ ئەم بەباس کردوین کە تا ئێستا ڕوو نییە زانەرەکان تا چەند دقیقن، بەڵام تەقە ڕوویاوە لە کاتی تەقەکردنەکە ئەو گەنجەی تر تەقی لەوی تر کردووە. چەند کەسێک لە دەرەوە بووە لەو گەڕەکەیە، نزیکەی 7 کەس بریندار بووە کە لە ناویشاندا ژن هەیە. ئەو بریندارانە ئێستا گەێنراونەتە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی. ئەم گەڕەکەی ئێستا منی لێم هێزێکی ئەمنی لێیە کە هێزەکانی ئاسایش و پۆلیسی لێکە پێما بە هێزەکەی پۆلیس ئەوی فریاکەوتنی پێدەڵن کە پێی کە بە 104 ناسراوە. چەند هێزێکی ئاسایشی لێیەکە لێرە شێوازێکی ئەمنێتی ئەو شوێنەی کە تەقەکەیتیان ڕوویاوە پاراستویانە و نایڵن ئەو هاوڵاتیانە نزیکی شوێنی ڕووداوەکە ببنەوە کە لە هەر چوار بەشەکەی کە دێتەوە سەرەوە ماڵی کە تەقەکەی لێکراوە ڕێگەنادەن هاوڵاتیان نزیکی ببنەوە. ئێستا هێزەمنیەکان لێرە سەرقاڵی لێکۆڵینەوەن بۆ ئەوی بە راپۆرتی خۆیان لەسەر ڕووداوەکە بگێنن بە موسسە ئەمنیەکانی تر. تا ئێستا ئەو کەسی کە تەقی کردووە بەپێی زانەرەکانی ئێمە دەستگیر نەکراوە وڵا و بریندارەکانیش لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانین. ئەو زانێرانی کە تا ئێساش پێ دەڵم لە زاری چەند شاید حاڵێکەوە بێمە گەشتووە، ئەو شاید حاڵانی کە لێرە بوون پێیان وتوین کە ئەو کەسی کە تەقی کردووە و ئەو کەسانیشی کە بریندار بوون و بەرتەقەکە کەوتون بەشێکیان پەیوەندیان بە شەڕەکەەوە نەبووە، تەنها ڕووداوەکە بۆ شێوە بووە کە لە کاتی تەقەکردنەکەیە چەند کەسێک لە بەدرگای ئەو ماڵە بوون کە ئێستا نزیکەی 7 کەسیان لێ بریندارە. بریندارەکان پێم وابێ هەمی یەک خێزانیشتن هیچ چەند خێزانێک لەو کاتە خەڵ لە دەرەوە بووە لە کاری ڕووداوی تەقەکردنەکەیە. هێمن لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانی پێشووە لەو گەڕەکە هەمان ڕوودا و ڕوویدایەوە، ینی شەڕێکی عشایری هەیە لەو نێوان، یانی ئەمە پەیوەندی هەیە بەو ڕووداوانەوە کە پێشتر ڕوویدا. تەنانەت کەسێک ژانی لەدەستدا
لە کاتی بانگەشەدا لە یەکێک لە سنتەری بانگەشەکانی هەڵبژاردندا. بەڵێ محەممەد ئەو ڕووداوی تۆ باسی دەکەی لە نزیک تەرمینالی شارەسوولای گەڕەکی خەبات ناسراوە ئەو ڕووداوی کە بە کاتی بانگەشەکەوی نزیکە لەم گەڕەکانەوە ڕووداوی تەقەکردنەکان زۆر جار ڕوودن لەو گەڕەکانە بە شێوەیەکی گشتی لە زۆربەی گەڕەکەکان بەڵام چەند گەڕێکەکەی ڕەنگە ڕووداوەکان جیاوازی هەبێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەڵێ ئەم ڕووداوانە کە ڕوودەدەن هێزانەکان سەرقاڵی لێکۆڵینەوە دەبن هەمیشە لە کاتی ڕووداوەکاندا ئەم شوێنەی ئەمەی لێن ڕێکەشمان پێ نادرێت زۆر جوموجوو بە کامێرەکەمان بکەین چونکە چەند هێزێکی ئەمنی لێیە ڕێمان پێ نادەن وێنەی شوێنی ڕووداوەکە بگوێزینەوە بۆ ئێوە بۆ بینەران بەڵام وەک پێم وتی ئێستا ژمارەێک زۆر هاوڵاتیان کە پێدەچێت دانیشتوێم گەڕەکە بنیان لە شوێنی ترەوە هاتبوون لێرە کۆبوونەوە و لە نزیک ئەو شوێنی ڕووداوەکەن کە چەند چەند قەباقێکی فیشەکە و ئەوانش کەوتووە لەو سەر خوێن بینراوە لای ماڵەکە بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو ڕووداوە بوو کە ئێستا ڕوویاوە لە شاری سلێمانی من هەوڵەدەم لاوەی کە زانیاری زیاترمان پێ بگات لەسەر ڕووداوەکە هۆکارە سەرچەکەی سەرەتا من پێ دەڵم چەند کەسێک ئەویان پێوتم کە چەند دوو گەنج بوون گویا شەڕیان کردووە و دوجار لە کاتی شارکردنەکەیان چی بەکارهێناوە تەقی کردووە ئەمە هۆکار بە شێوەیەکی گشتی چۆنە بەڵام ئەمەی پێ دەڵم ئەو تەقا ئێستا جۆمان لە تەقەیە هۆکارە سەرچەکەی دۆزراوەتەوە من جۆم لە توێ بەڵێ ئەو تەقەیە ئەو تەقی کلاشیکۆف نییە ئەو تەقەیە کە ئێستا تۆ ژۆر لێتی منش گوێم لێتەوە سبینێک کە ڕۆژی جەژنەکە ئەوە تەقی خۆشییانی یاری ئاگرینەکانن ئەو سەودەی کە دەگاتە لای ئێوە واتە ئەو تەقەی کە هەیە ئەوە یاری ئاگرینەکانن نەوەبوو تەقی چەک و کلاشیکۆف و یان ئەو تەقەم ئەو شتانی کە ڕووداوەکەی پێڕوویاواتە ئەو چەکانی کە تەقەکەی پێکراوە یان هەتوەر چەکێکی ترەوە دەنگی و تەقانە نییە ئەوە دەنگی تەقی یاری ئاگرینەکانە لە بەری سبینی ڕۆژی جەژنە ئەو دەنگی یاری ئاگرینانە هەر لێرەش نییە لە گەڕەکەەکانی تری شاری سلێمانیشدا هەیە محەممەد من هەوڵەدەم ئەگەر زانیاری زیاترمان پێگەشت لەسەر ڕووداوەکە بە ئێوە بە بینەرانی ئێنارتیشی بگەێنم من ئەگەڕێمەوە ستۆدیۆ بەلای تۆ ئەگە پرسیارێکتەبێ ئامادەم زۆر باشە سوپاسی هێمن دەکەین کە ڕاستەوخۆ لە شوێنی ئەو ڕووداوەی کە لە گەڕێکی وڵوبە ڕوویدا لەگەڵمانە بوو لە درێژەی هەواڵەکانی تووشماندا هەوڵدەین زانیاری زیاتر لەسەرم ڕووداوە وەرگین. سوپاس هێمن کاک بەرزان کاگەکرم ئاماژەی بەوەدا ئەڵێ ئێوە سەرکەوتن و دەستکەوتەکان ئەخەنە ئەڵێن هی ئێمەیە وەک یەکێتی لە کاتێکە ئەڵێ ئێمە شەهیدمان ناوە لەو ناوچانەی ئێوە بە تایبەتی میحوەری جەلەولا بۆ لاتان وایە پارتی بەشدار نەبووە لەو شارانەدا و دەستکەوتەکان بۆ خۆتان ئەقۆزنەوە وەلاتان وایە خۆتان ئەو سەرکەوتنانە هی خۆتانە لە کاتێکا کە دەڵێن شنگال فرۆشرا شنگال شکستیەنە شکستەکانە خەنە سەر شانی پارتی لە شکستە پارتی ئەخەنە سەر شانی پارتی لە سەرکەوتنا خۆتان بە برازانە کاک من کاگەکرم نازانم دیارە باش لە ئینەکەی من تێنەگەشت مەبەستی من مەبەستم ئامادەکاری بوو بۆ پاراستنی شوێنەکان من باسیەوەم نەکردووە بڵێم هێزەکانی تەنیا هێزەکانی یەکێتی لە سنووری جەلەولا شەڕیان کردو ئەو هێزانەی لەوێن وەکو خۆشی باسی کرد ئێمە وەزارەتی پێشمەرگەمان هەیە چی هێزی هەفتا بێ هێزی هێشتا بێ ئەو هێزە مشتەرەکانە بێ کە ئەو خۆی باسی کرد ئێمە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگاین هێزی هەفتە یەکێتی نیشتمانی کوردستان خاوەندارێتی هێزی هێشتا پارتی دیموکراتی کوردستان خاوەندارێتی ڕاستە ئەزانی کاک محەممەد ئەمە زۆر جار ئەم مەسەلەی ئەو ڕوژێنرێ ئێستا ئێمە هێزەکانی هەفتا و هێزەکانی هێشتاش ئێمە لە ژێر ئومرەی وەزارەتی پێشمەرگاین وەزارەتی پێشمەرگە تەحەڕوک بە هێزی پێشمەرگاکە ڕاستە ئەو سنوورانەی بەڵام مەسەلەی بەڵام بەرپرسە حیزبەکان ئێستا لەو محوەرانەدا نەخێردوان نییە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە کاک محەممەد لەبەرەوەی ئەو لەکوێ ئێمە بەرپرسە حیزبەکان بینین ئەو بەرپرسە حیزبیانەی جەنابەت باسیەکەی هەموو پلەی سەربازیان هەیە و هەموو فەرماندەی قارەمان بوون لە کاتی خۆیان لە سەردەمی پێشمەرگاتی و لە سەردەمی شاخە و شارەزایی باشیان هەیە لە شەڕەکان باشە باش کاک بەرزان شەڕی پارتیزانی جیاوازە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی ئەم شێوەی داعش یعنی پەشێک لەوانەی کە پسپۆرن لە بواری عسکەریە دەڵێن شەڕی پارتیزانی شەڕێکی ئاسۆییە بەڵام شەڕی ئەم شەڕ و شێوازانەی ئێستا هەیە شەڕێکە بەباری پانی دەکرێت فەرماندەکانی ئێوە کە بەرپرسی حیزبین و کە پلەی حیزبیان هەیە لەم شەڕە تێگەشتون من حەزەکەم یەکشت ڕوونکەمەوە کاک محەممەد هەین لەڕووی زانستیەوە شەڕەکان بەڵێ هەر ئەو بەرپرسە سیاسیانەی کە جەنابەت باسیەکەی هەر ئەو بەرپرسە قارەمانانە بوون کە لە شاخ فەرماندەیی دەیان هێرشیان کردووە بۆ سەر دوژمن کە بەعز بە درەندترین شێوە کە لە هێزی پێشمەرگەی داوە
ینی لەو سەردەما ئەوان توانی پرسیارەکەمەوە شەڕی پارتیزانی و بەڵێ شەڕی جەبهە جیاواز نییە جیاوازە بەڵام ئەو سەرکردانەی ئێمە توانایەتی باشیانەیە خیبرێکی باش شەڕی پارتیزانی شوێنەکە ئەگریت و بەجێڵی شەڕی جەبهەمانەوەیە و پاراستن و پاراستنی پێشمەرگەی و پاراستنی شوێنەکەی و هەوڵ نەدانە بۆ شکست و پاشە کشێ ئەوە ڕەتی بەوە نیە کاک محەممەد ئەو ڕەتی بەو هێزەوەی کاچێتەوێت چۆ چەند ئەتوانی شوێنەکە پارێزی من باسم کرد ڕاستە سەردەمی شاخ تۆمە بەست لەوەیە سەرکردەکانی من پێم وتی سەرکردەکانی ئێمە خەڵکێکی بەورن خەڵکیەکن لە شوێنەکانە دەوری ئەساسیان بینەوە ئێستاش سەرکردەکانی ئێمە کە تۆ باسیەکەی سەرکردە سیاسیەکانمان کە ئێستا شەڕە لە پێشی پێشەوەن من بۆ نمونە پێ دەڵێم کاک محەممەد پێرێ من خۆم لە جەبهەکە بووم لەگەڵ جەنابی کاک جەعفەر و لەگەڵ کاک مستەفا چاوڕەش ئەوان لە پێشی پێشەوە بوون لەگەڵمانە و بۆ ناسفێک بە خودی سارەکەی ئەوانە تەقیوەکە هەردووچیان وەکو سەرکردە لە هێزی وەکو سەرکردە لە شەڕگەکانە بوون یعنی ئەمە تاوانە بەڕاستی ئەو فەرماندە عەسکەریانی ئێوە کە بەرپرسی حیزبین لە ناوچەکانی پارتیان ڕێگان پێدەدەن بۆ ئێوە ڕێگا بەوان دەدەن فەرماندەی عەسکەریان بێ بۆ بەڵام ئێمە خۆتەزانی ئێمە وەکو پێم وتی ئێمە لە ژێر ئومرەی وەزارەتی پێشمەرگای وەزارەتی پێشمەرگە میحوەرەکانی دابش کردووە چ لە منطقەی ژێر دەسەڵاتی بڵێن کە ئەکاتە سنووری زاخۆ و مووسڵ و ئاکاتە سنووری بەڵام ڕخنەیەگەیە من ئەمەوێت لە کاگەکرەمی پرسم کاگەکرام ڕخنێگێ ئەڵێن یەکێتی و پارتی تەنانە شەڕگەکانیشان و شەڕەکانیشیان بەش کرد وە ململانەکانیان تۆختر و تونتر بۆەوە لەم فترەی ئەخیردا یعنی لایەک تۆمەتبارەکە بەوەی کە ڕێگرە لەوەی هێز بنێرێتە کۆبانی لایەکیش کە پارتیە دەڵێ ئێوە جەلەولاتان پێناگیرە پرسیارەکە وێ یعنی خەریکە نێوان پارتی و یەکێتی لەم شەڕانەدا تونتر و تۆختر دەبێتەوە ململانەکان زیاتر دەبێت لەکوێی دنیادا هەبووە حیزبی سیاسی هێزی عەسکەری هەبێ من پێم وایە بەشێک لەمانە هیچ ڕایەکی فەرمی پارتی دیموکراتی کوردستان یان یەکێتی نیشتمانی نییە بەڵکو ئەوەی کە زیاتر ئەم بابەتانە ئەو ڕوژێنە خەڵکێکن کە هەز بە بەرپرسیارەتی ناکەن ئەگەرنا ئەم شەڕە ئەرکێکی نیشتمانیە نەک لەسەر پارتی و یەکێتی بەڵکو لەسەر تەواوی خەڵکی کوردستان کوردستان ئەو خەڵکانەی کە بەم ئاراستەیە کار دەکەن هەز بە بەرپرسیارەتی قۆناغەکە ناکەن ئەگەرنا پارتی و یەکێتی کە شەڕ ئەکەن یان هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە بەرەکانی شەڕا کە هێزەکانی پێشمەرگە بەشداری ئەکا بۆ پارێزگاریکردنە لە خەڵکی کوردستان و لە تەواوی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی بۆیە ئەم لێکدانویانە لێرە و لەوێ دەکرێت من لە زمانی خەڵکی بەرپرسەوە گوێم لێ نەبووە ئەوەی کە گوێبیستی بووم زۆر جار لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زۆر جار مزایداتی سیاسی ئەم لاولا هەست گوێمان لێ ئەبێ بەڵام ئەمە هیچ ڕایەکی فەرمی نەپارتی نەیەکێتی لە ناوەندی بڕیارەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکە هیچێک لایەک لەم لایەنانە شتێکی لەو بابەتەیە نەوەکرام گرژی و ململانەکانی نێوان یەکێتی و پارتی بە تایبەتی لەم شەڕانەدا و لەسەر سەرکەوتن و شکست تەنها گەنجێک نییە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی ئەم قسانە لە زەرزاری بەرپرسە عەسکەری و بەرپرسەکانی ئەندامانی سەرکردایەتی پارتی و یەکێتیەوە بڵاوکراوەتەوە گۆڤار و ڕۆژنامەکان شایەتی ئەوەن تەلەڤیزیۆنەکان شایەتی ئەوەن ڕۆژانە سەرکردەکانی ئێوە وەک پارتی و سەرکردەکانی یەکێتی ئەم قسانە دەکەن بۆ تۆپەکە خەنە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بێگومان کە لە کوردستان ڕوبەڕووی بارودۆخێکی وا دەبێتەوە زۆر جار شرۆڤەی تاکە کەسی یان ئارەزووی تاکە کەسی ڕنگ بێ لێرە و لەوێ هەندێک لێدوان بدا بەڵام ئەمە بەو مانایە نییە ڕای فەرمی لایەنی سیاسیە ڕای فەرمی لایەنی سیاسی ئەوەیە کە لە مەکتەبی سیاسی یا لە ناوەندی بڕیار یا لە وتەوبێژی ئەو حزبەوە باسی لێوە بکرێ ڕاستە ئێمەش ئەزانین لێرە و لەوێ قسە دەکرێت لێرە و لەوێ ڕەخنە دەگیرێ بەڵام ئەوەی کە دەوترێت تاکو ئێستا من پێڕوا ناکەم هیچ بەڵگەیەکیش لە بەردەست بێ لەلایەن بە تایبەتی لای پارتی دیموکراتی کوردستان و کە بە هیچ شێوەیەک باز لەم بابەتانە کرابێ و من گوێم لێ نەبووە یەکێتی نیشتمانیش
لە ڕووی فەرمیوە باز لەم شتانە بکە بەڵام بارێکی دەرونی دروست بووە بە تاکید کوردستان ئەم شەڕە پانتایەکی بەرفراوانی هەیە لێکدانەوەی جیاوازی بۆ کرێ ڕەنگ بێ دەستی ئەم لاولایشی تێهاتبێ بۆیە ئەم لە حاڵەتێکی واکە لە کوردستان شەڕێکی نزیکەی 1000 کیلۆمەتر هەیە تۆ پێت وانە بێ کە ئەمە دەنگۆی لێ نابێتەوە یاگلەی لێ ناکەواتە گرژی لەسەر نییە ناکۆچی لەسەر ئەم شەڕانە کاگەکەم کەواتە گرژی و ناکۆچی لەسەر ئەم شەڕانە لە نێوان یەکێتی و پارتیا دروست نەبووە؟ بێگومان وەگوتم ئەوەی وتم لە ڕووی فەرمیوە هیچ ڕایەکی فەرمی لە هیچ لایەکۆ بڵاو نەبووەتەوە بەڵام ئێمەش گوێبیست بووین لەم بەرپرس و لەو بەرپرسیا لەم فەرماندا ئەوەندەی پەیوەندە بەڕای بەڕای فەرمیوە کاگەکەم با دوابسیام لە بەڕێزدەوە بێ ئێوە ڕێگرن لەوەی هێزێکی یەکێتی نیشتمانی کوردستان بڕوا بۆ هاوکاری کۆبانی؟ جارێ من پێم سەیرە کە ئەم باسی ئەم بابەتە ئەکرێ هێزی هەر هێزێک بچێ بۆ کۆبانی دەبێ بەناو خاکی تورکیا بڕوا چونکە هیچ ڕێگەیەک نییە بچێ بە کۆبانی نە لە هەرێمی کوردستان و نە لە کانتۆنی جەزیرەوە و نەپەیەدە و نە هیچ لایەنێکی سووریایش کوردی سووریا بە فەرمی داوای هێزیان لە هەرێمی کوردستان نەکردووە و هیچ لایەنێکی سیاسیش بە فەرمی داوای نە لە وەزارەتی پێشمەرگە و نە لە فەرماندەی گشتی هێزەکانی پاراستنی هەرێم نەکردووە کە هێز ئەنێرێ بۆ کۆبانی و بڵێن ئێمە ڕێگری ئەەکەین یا ڕێگری ناکەین بۆیە ئەم بابەتە ئەوەندەی قسەی لەسەر مەزایداتی سیاسیە من پێم وانێ هیچ شتێکی فەرمی بێ تاکو ئێستا ئەوەندەی من یەکێتی نیشتمانی لە هیچ دەستگایەکی ڕاگەیاندن باسی ئەوەی کە داوایان کردووە هێز بڕوا پارتی ڕێگری بکە باشە کێ مزایدە دەکا بە یەک دەوەڵام بیتەوە ئەو خەڵکانەی مزایدە ئەکەن کە هەز بە لاوازی ئەکەن ئەگەرنا من پێم وایە نە لە کۆبانی نە لە کوردستان کێشە لەسەر ئەوە نییە کە ئێمە پێویستمان کێشە لەسەر جۆری چەک و توانای زۆرباشی پشتیوانی سەربازیە هەندێک جار مزایداتی سیاسیش بەشتر یەکەکەن یعنی ئەوەی باس کرا کە یەکێتی بە تەمایە هێزیە بنێرێتە کۆبانی ئەڵە شتیوانیە ماست وەساسی نییە هەر هێزیە بڕاتە کۆبانی دەبێت بەڕێی تورکیا بڕۆ ئەم مزایدە سیاسیەی ئێوە ئیکەن بەشێکی پارتیش بەسەر ئێوەیکە ئێوەش بەسەر پارتیاییکەن ئێمە مزایدەی سیاسیمان نەکردووە ئەو بڕیاری جەنابیش دەڵێ ئەوە بڕیارێکی سیاسی ئەوێ وەکو ئەویش باسی کرد ئەمە قسەیە و لێرە و لەوەیە کرێم بە هیچ شوەیە من لەگەڵ ئەوە نیم یەکێتی نیشتیمانی کوردستان مزایدەی بەسەر کەسان نەکردووە ئەوەی باز لەوە دەکە ئێوە ئامادەن هێزیە بنێرن بۆ کۆبانی من حەزەکەم لێرەوە یەک ڕوونکردنەوە دەمێ لەسەر ئەوە ئەگەر ئێمە وەکو یەکێتی حسابەکەی ئێمە وەکو باسم کرد ئێمە هێزەکانمان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەیە ڕێخستوەتەوە هێزی هەفتا لە فەرمان لە وەزارەتی پێشمەرگە وەردەگرێت بەڵێ ئێمە هەموو بەرپرسەکانمان ئەی بۆ ئەوتێ هێزی هەفتایی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەزانی چۆنە کاک محەممەد ئەمە زۆر بازەکرێ ئەم مەسلەیە ئەمە هەمومان لە ئاسمانەوە نەهاتوین دەمێ پێمانەڵێن میلیشیا دەمێ پێمانەڵێن هێزی حیزب ئەمە خۆتان نەزانن پێشمەرگە چێ دروستیەکە پێشمەرگە حیزب دروستیەکە پێشمەرگە لە شاخە حیزب سەرپەرشتی کردووە کاتێک کە ئێمەش هاتوینەتە شار خۆتان نەزانی و سەرزەمات بەو شێوە نەمانتوانیوە هێزەکانمان یەک بخەین بەشێک لە شکست و بەشێک لە وەستانە و بەشێک لە تێڕامان لەوەی کە ئەوترا داعش هێزێکی بەقوت و بەهێزە و توندە لەوە نەبوو کە ئێمە خاوەنی هێزێکی نیزامی نین هێزێک کەسانێک بیبن بەڕێوە کە مەسلەکیەن فەرمان دەبن هێزێک کەسانێک بیبن بەڕێوە کە بە تەواوەتی لە جەبهەکان بگەن ئێمە لە شەڕی تازە تێبگەن ئەزانی کاک محەممەد ئێمە مەسەلەکەەوە نییە من باسم کرد لە سەرتاوتم ئەو فەرماندانەی ئێمە هەموو فەرماندەی بەتوانان ئەتوانن شەڕی مردن باشە ئەمە لاریمان لێ نییە ئەم جملەیە تێپەڕێنین بەڵام هێزێکی نیزامی بۆ ئێستای هەرێمی کوردستان پێویست نییە ئێمەش هەوڵە دەین ئێمەش لە هەوڵین لە سەرەتای دروستبوونی ئەم ئەوەیەتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە هێزەکان یەک بخرێتەوە لە چوارچەوەی وەزارەتی هیچ ڕێگریەک نییە ئێمە سەرەتا خۆ دەزانی کە وەکو باسم کرد نەتێش قسەکانم تاوا بکەم مەجالم دەبا قسەکانم تاوا بکەم ئێمە کە وەزارەتی پێشمەرگە دروست بووە لە سەرەتاوە بڕیار بووە هێزەکان یەک بگرێتەوە 12 لیوا تەشکیل کراوە لە دوای 12 لیواکە خۆ دەزانی بە کولفەیەکوونە ناکرێ هێزی پێشمەرگە لیواکەش لە یەکێتی و پارتیە ناشەرنی نەخێر حزبی هەموو لایەنەکانی زۆری نەچێ بەڵێ ئەی باشە ئەو دەنگانەی کە گۆڕان هەڵێ دەنجی ئەمەتیایی شەیە
حزبی سۆسیالیستی تایە هەموو لایەنێکی تایە ڕێگە لە کەس نەگیراوە ئەم پێم سەیرە ئەمە یەکسەر پێ دەڵێن ئەمە هێزی حیزب و ئەمەشیان هێزی وەزارەتی من وەکو باسم کرد هێزەکانی ئێمە لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگایە خراوەتەوە 12 وا تەشکیل کراوە و باقی هێزەکانی تریشمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئامادەین ئێستا هێزەکان تێکڵاو بکرێتەوە لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگایە بەڵێ ئێمە لاریمان نییە پرسێکی حزبی خۆتان دەڵێ ئێمە ئامادەنین هێزی هەفتا تەسلیم بکەینەوە پێم وان نییەوە من شتیوام نەبیستووە وەکو خۆم ناتوانم ئەوە بڵێم شتیوا وتراوە بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە لەگەڵ یەک ریزی بووین لەگەڵ ئەوە بووین هێزی پێشمەرگەی کوردستان یەک بخرێتەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێمان ئەڵەی کاک محەممەد ئێمە حیزبین لە هەر شوێنێک خەتەریات لەسەر کوردستان هەبێ ئێمە ئامادەین چینە ئەو شوێنە من نمونە ئەمە جار دەکات زۆر سپاس ماوەی بەرنامەکەمەوە بە یەک دێر مهم ئەوە نییە لە کۆتاییە من پێ دەڵێم مهم ئەوە نییە ئێمە بەڕاستی چەند ئەمانگرێنن گرنگەوە نیە سەوز و زەر مهمە بەرگی لە کوردستانەکە مهم ئەوەیە دیفاع لە خاچی کوردستانەکەین لە هەر شوێنێک شەڕ هەبێت لەم کوردستانە زۆر باشەکانی ئێمە باش زۆر سپاسەکەن بەگولەوە زۆر سپاس دەکەین سڵاو و ڕێزی NRTش بۆ یەکە بە یەکەی پێشمەرگەی کوردستان کە لەم شەوی جەژنەدا لە ڕوبەڕووبوونەوەدان و بەرگری لە خاچی کوردستان دەکەن لەگەڵ NRT دابن و بۆ تاوتێکردنی مەلەفە گەرمەکان سپاس.